سڵاوتان لەبێ بەڕێزان لەم ڤیدیۆی باز لەوە دەکەین چۆن بتوانین ناوی تیکتۆک بگۆڕین دوای ئەو ناوە بڕە لەگەڵمان بن. دووبارە سڵاو بەڕێزێک پرسیاری کرد بوو چۆن بتوانین ناوی تیکتۆک بگۆڕین. لەو فێرکاریە باز لە چۆنیەتی گۆڕینی ناوی تیکتۆک دەکەین بۆ ئەو بەڕێزانی کە ئەپلیکیشنەکە بە زمانی ئینگلیزی بەکاردێنن، دوای ئەوەش بۆ بەڕێزانێک کە ئەپلیکیشنی تیکتۆک بە زمانی عەربی بەکاردێن، واتە بە هەردوو ڕێگا ناوەکە دەگۆڕین. پێش دەست پێکردی ڤیدیۆکە هیوادارم وەک پشتگیرێک لایکی ڤیدیۆکە بکەن و سەبسکرایب کەناڵەکەم بکەن لە یوتیوب. زۆر سپاس. فەرمون ئێستا دەست پێ دەکەین بۆی کە ئەپلیکیشنەکانی زمانی عەربیە دەست دەکەین بە ئیدیت پرۆفایل لە ناو ئەکاونتی خۆمان. ئەو ئەکاونتەم لۆ تێستی دروست کردیە. ئیدیت پرۆفایل لێرە دەڕۆینە سەر ناوەکەمان کە لەسەر نووسیتمان تێست دەیگۆڕین لە هەر شتێکە خۆمان بانەوێ. بۆ نمونە ئەو تێستەی دەکەمە تێست یەک سەیڤی لێ دەدەم و تر ناوەکە خەزم دەبێت. دەتوانین یوزەرەکەش بگۆڕین، بەس ئاگادار بن ئەو یوزەرە هەرکە گۆڕیت هەتا 9 ڕۆژ جارشکە ناتوانانی بیگۆڕ دەبێت 9 ڕۆژ چاوەڕێ بکە هەتا جارشکە بیگۆڕی. ئێستا منەوەی ناگۆڕم سەیری دەکەین ناوەکەی گۆڕاوە بیتە تێست یەک. ئێستا دەڕۆم ئەکاونتەکەی هەر زمانەکەشی دەکەمە عەربی، یعنی لەو فێرکاری فێری ئەوەش دەبن زمانەکەش بگۆڕن. دەست دەنێن بەو سێ خاڵی سەرەوە دێنە خوارەوە ئەپلاک وی جنسراوە. لێرە دەست دەنێن بەسەر ئینگلیشەکەم العەربیە هەیە دەست پێدا دەنێن و دەن لێ دەدەین. ئێستا باز لە گۆڕنی ناوی تیکتۆک دەکەین بۆ ئەو بەڕێزانەی کە ئەپلیکیشنەکە بە زمانی عەربی بەکاردێنین. دەست دەنێن بە تعدیل سەفحەتەک کە دەستمان پێوەنا دەینە سەر ئسم. ئەو ئسمەی دەکەمەوە تێست بۆ نمونە تێست دوو، یان هەر ناوەکە خۆت بتەوێ دەست دەنێن بە حەفظ. ئێستا ئەوەش خەزم بە هەمان شێوە هەروە گوتوە ئسم مستەخدم لەوێ یوزەر نووسرا بوو دەتوانانی ئەلێرە بیگۆڕی، بەس ئەوە زۆر ئاگادار بە 9 ڕۆژ جارێک دەتوانانی بیگۆڕی. هیوادارم سووتان لە ڤیدیۆکە بینی بێ و لە کۆمنت بینووسن لە ڤیدیۆ داهاتوو باز دەست بکەین بەجێرەی توانە ڤیدیۆ لەسەر دروست دەکەین. زۆر سپاس.